بەرنامەی نهێنیەکان باتەوەر و بابەتە سەرنجڕاکێش و جیاوازەکانی نێو کۆمەڵگەی کوردی بەردەوامە. ئەم جارە دەزانن چییە؟ کوڕێک بۆ ئەوەی دزی لە ماڵێکی دەوڵەمەنی دراوسیان بکات ئەزانن چی کردووە لە ڕێگەی سۆشیەل میدیاوە خۆی کردووە بە کچوو لەگەڵ کوڕی ئەو ماڵە دەستی کردووە بە قسەکردن و پەیوەندیشی دروست کردووە. لەو ڕێگایەوە زانیاری لەسەر ماڵەکە دەستکەوت و دواتر بۆ دزیکردنەکە چووەتە سەر ماڵەکە. دەزانن دواتر چی ڕوویداوە؟ لەگەڵمان بن تەواوی ڕوودا و چیرۆکەکەتان بۆ خەینە ڕوو. بێگومان گفتوگوی ئەم بابەتە لەگەڵ هەریەکە لە میوانەکانم مامۆستا هەڵاڵە محەممەد ئەڵماس شارەزا لە شەریعەتی ئیسلامی و چالاکوان لە ستۆدیۆ بە خۆشحاڵێ و لە لام میوانە، هاوکات دیار دڵشاد معروف پارێزەر لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر ئاڕاستە و خۆویشمان لەگەڵا بێت. زۆر سوپاس بۆ میوانەکانم. مامۆستا هەڵاڵە سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. سەرەتا ئەگەر پێمان بڵێن بەگشتی ئێمە دۆسیەکەمان دۆسی دزیکردنە، باز لە تاوانی دزیکردنەکەین، بەگشتی پاڵنەرەکانی بەردەم ئەنجامدانی تاوانی دزیکردن چین؟ یان چی شتێک وا لە کەسێک ئەکات کەوا تاوانبار بێت یان هەر جۆرێکی تر لە جۆرەکانی تاوان ئەنجام بدات؟ وڵا بەنای خۆی گەورە بابەتێکی زۆر گرنگە ئەم بابەتە. ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بە ڕێژەی جیاواز لە ناوچەکانە ئەم بابەتە سەری هەڵدا و دزیکردن. تاامن دزیکردن شتێکی تازە نییە، هەر لە کۆنەوە لە دێرزەمانەوە مرۆڤ هەر ئەو خۆی هەبووە. کۆمەڵی هۆکار کۆمەڵە پاڵنەر هەیە لە دەوروبەری ئەو کەسی کە دزیەکەکە بۆی کەوا فێری ئەبێت کە کەسەکە خەریکی دزیکردن بێ. طبعاً ئەگەر پۆلێنیانکەین کۆمەڵێ لەو پاڵنەرانە یەکێ لە پاڵنەرەکان پاڵنەری کۆمەڵایەتیە. ئەم بەشیان زۆر گرنگە و زۆر فراوانە، یعنی شتی زۆر لە خۆ ئەگرێت. یەکێک لەوانە خێزانە. سەرەتاترین پاڵنەر بۆ دزیکردن خێزانە. خێزان لە دایک و باوک پێکیە. دایک و باوک ئەرکی پەروەردەیی و چاودێریکردن و بەدەمەوەبوون و گەورەکردنی مناڵ لە سەریانە. بەڵام کاتی دایک و باوک نەیانتوانی گرنگی بەم مناڵەیان بدەن لە هەموو بوارەکانە، نەیانتوانی بەرپرسیارەتی خۆیان هەڵگرن، نەیانتوانی ڕیسالەی دایکبوون و باوکبوون جێبەجێ بکەن، مناڵەکە کۆمەڵێت لادانی ڕوبەڕوو ئەبێتەوە. ئەکرێکی لەو لادانانە بابەتی زیکردن بێ. بۆیە دایک و باوک زۆر گرنگە بتوانن ئاگاداری مناڵەکانیان بن، بە پەروەردەیەکی دروست لەسەر بنەمایەکی دروست مناڵەکانیان پەروەردەکەن. لەو چیسە بوترێ چۆن ئەگەر باوک تێگەیشتوو بوو، بە تایبەتی باوک لە مەجای بابەتی دزیکردنە، ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کرد، باوک لە مەجای دزیکردنە یعنی زۆر ئەتوانێت ڕۆڵ ببینێ لە کۆنتڕۆڵکردنی مناڵەکەی. ئەو متمانە زۆری مناڵ کە بە باوکی ئەدا، ئەو لێهاتنەی کە لە باوکە هەیە بۆ چارەسەرکردن و بەدەمەوبوونی لەبەرەوەی کەوا گیرفان لە لای باوکە لە کۆمەڵگەی ئێمە، ئەنی باوکان زۆرتر ئەتوانن ئەم بابەتە کۆنتڕۆڵکەن. چەند باوک فاهم بێ، چەند باوک تێگەشتوت بێ بۆ پەروەردەی مناڵەکەی، ئەوەندە مناڵەکەی دوورەکەوێت لە خۆکان لادانەکان بە تایبەتی دزیکردن. باوکی باش ئەو باوکەی کە گوێ لە مناڵەکەی ئەگرێ داواکاری داخوازی مناڵەکەی جێبەجێەکە. ئەم باوکە کە باسی ئەەکەین، ئەم دایکە تەڵەن دایک و باوک هەردووکی، بەڵام باسی باوکەکەین لەبەرەوەی ئەم بابەتە پەیوەندە بە باوکەوە. ئەبێ پێش هەموو شتێک باوک ڕێگەی خۆپارێزی بگرێتە بەر بۆ مناڵەکەی، نەک چارەسەر. یعنی کەواتە تەربی بکە پێش هەموو شتێ ئەنجا بخاتە کۆمەڵگەوە. کاتێکێ لە پیاوێکی پرسیاری کرد لە گەورە سەحابی ئەمری کوڕی عاس، وتی تۆ پێوتر ئینسانێکی زۆر زیرەکی، ینی ئەم زیرەکی تۆ چۆنە؟ وتی من کە چوومە هەر دەواازەیەکەوە هەوڵە دەم بە چاکی بێمە دەرلی، ینی ئەگەر چۆنێک بێ ئەوەندە لێزان بم بە چاکی بێمە دەرەوە. دەی پیاوەکەی تروتی کە ئەو پرسیارەیەکوتی دە منوەکو تۆ زیرەک نیم، بە من ناچمە ناو دەواازەیەک و کە نەتوام لێ دەرچم، لەبەرەوە هەر ناتمە ناوی. بۆیە دایک و باوک ئەبێ زۆر وریای مناڵەکەیان بیر لەوە نەکەنەوە مناڵەکەمان ینی هەموو شتێکی بۆ فەراهم بێنن بەبێ پەروەردە، ینی هیچ حساب بۆ پەروەردەیان نەکەن. دوایی کە مناڵەکە کەوتە ناو کێشەیەکەوە بە هەر لادانێک بێ، هەر لە جۆرێک لە جۆرەکانی لادان بێ و ئێمە باسی دزیەکەین. ئەبێ ئەم دایک و باوکە پێش ئەوە ئەم مناڵی خۆیانیان ئاگیان لە مناڵەیان بوو بێ، کەواتە پەروەردەی دایک و باوک لە بوارە کۆمەڵایەتێکە زۆر ئەساسە بۆ مناڵ کە دووری خاتەوە بۆ ئینسان. طبعاً ئەو مناڵە گەورە ئەبێتە پیاوە دوجار. ئەم تێگەیشتنە ئەم بیرکردنەوە زۆر گرنگە، خێزانەکانی ئەمە گرنگی پێ بدەن. باشە مامۆستا هەڵاڵە ببوورە لە بابەتی تاوانی دزیکردنە خۆپارێزی
بۆ خێزان مەسەرەن لەلایەن دایک و باوکەوە بە چی شێوازێک بێ مەسەرەن بابەتەکە بابەتی پارەیە یان هەر شتێکە کە ڕەبتی بە مادیەوە هەیە مەسەرەن زۆر جار پرسیاری ئەوە ئاکرێتە وترێت مناڵ تێری بکەیت زۆر وای لێ بکەیت هەموو شتێکی لە بەردەسا بێت بۆ ئەوەی دوور بکەوێتەوە لە ئەنجامدانی تاوان یان بە حدێک فێری بکەی کەوا فێری قەناعەتی بکەی لە بابەتی بابی دزیکردنە کام لەم ڕێگایانە چارەسەرە بۆ ئەوەی یان خۆپارێزیە بۆ ئەوەی ڕێگە بگری لەوەی کە مناڵەکەت کەسێکی وا دەربچێت کە تاوانی دزی ئەنجام بدات. طبعا ئەتوان بڵێم ئێمە ئەبێ جارە سەرەتا باوکەکە خۆی ئیشی باوکەکە کەسبی حەلال بێت لەوە سەرچاوە ئەگرێ تۆ کاتێ مناڵەکە و لەسەر پاروی حرام گەورە ئەەکەیت پاروی حرام لەکوێیت بێ چی تیاابێ شتەکە ئەفرۆشە غەشی تیاکە دزی تیاکە کیلۆکەی کەمەکە عنی شتی زۆر تەبانەمە لە شتی بەسیتەوە باسەکەین متم کۆمپانیای هەیە لە ئیشەکەی کە کردوێتی شتێکی تیا دزیوە ماوادێکی تیاکەم کردوێتەوە یعنی هەر ئیشەکە ئیسە ئەکرێت بۆیە زۆر گرنگە باوکان لقمەی حەڵال بۆ مناڵەکانیان دابین بکەن ئەگەر کەمیش بێ بێتە بەرەکەت بۆ مناڵەکەیان مەرج نییە جاروێ ئەگەر لقمەی حەڵال نەبێ حرام بێ ئەگەر هەموو ژیانیشی بۆ دەسەبەرکە ئەو مناڵە هەر باش دەرناچێت چونکە بە حرام گەورە کراوە فەرمودەیەکی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ باشترین دەستکەوتیە باوک بۆ مناڵەکەی چییە ئەوەیە کەوە لقمەی حەڵالی بۆ پێیاکە و هەروە باشترین دەستکەوتیە بۆ ئینسان چییە کە هەیبێ لە ژیانە مناڵێکی باشە کەواتە ئەم دوو شتە پەیوەندین بە یەکەوە ئەبێ دایک و باوک هەوڵدەن پاروی حەڵال بۆ مناڵەکان لەسەر حەڵال گەورە بکەن لەگەڵ ئەوە ئەبێ ژیانیشی بۆ دابین دین هەوڵدانی دایک و باوک بە تایبەتی باوک بۆ پەیداکردنی لقمەی حەڵال کاتی ئەوڵ و توێ کۆشەکە بە عیبادەت سەیری کردووە بۆ دایک و باوکێکەوە هەوڵەدەن بۆی مناڵەکان پاروی حەڵالی بۆ پەیاکەن و مستەلزەمات و پێداویستەکانی ژیانیان بۆ جێبەجێکن ئەو مناڵە دوورەکەوێتەوە لە بابەتە لادانەکان و بابەتی دزیکردن بۆیە زۆر گرنگە ئێمە نەهێڵین مناڵەکانمان لە ژیانی خۆمانە هەتی و بن بەڵکو هەتی و ئەوە نییە کە ئەوترێ باوکینی یا دایکینی هەتی ئەوەیە کە نەدایکی گرنگی پێدا و نە باوکیشی گرنگی پێدا ئێستا کۆمەلگەی ئێستا گرنگی بە مناڵ کەم ئەدرێ دایکەکە سەرقاڵی خۆیەتی چۆن بژی چۆن بیرەکاتەوە چۆن خۆی جوانکە چۆن مثلەن ئەساسەکەی ماڵی وابێ باوکەکەیش هەربیری لەوەیە چۆن پارە پەیاکات و چۆن خڕیکات و چۆن زۆریکە بیر لەوە ناکات و ئەم مناڵش پێویستی و مستەلزەماتێکی ڕۆحی هەیە کە ئەبێ ئەگای لێبێ یەکتر هەنگاوەکان ئەوەی کە ئەبێ مناڵ نابێ بەرەڵا بکرێت تەنها مناڵەکەت هەموو پێداویستەکانی مادی بۆ دابین بکەیت بینێت قوتابخانەیەکی ئاخر توان بڵم باشترین قوتابخانە بێگومان مامۆستا دواترە چینە سەرەوە پرسی کە لەم مەشغەڵەتەی ژیانی ئێستاە کە جەنابیشت باست کرد خێزان و دایک و باوک چۆن بتوانن کۆنتترۆلی ماڵ و مناڵ و خێزانەکانیان بکەن بێگومان بەڵام با بچمە لای کاک دیار دڵشات پارێزەر لە هەولێرەوە ویش ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت کاک دیار سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان ئێمە باسی تاوانی دزیکردنەکەین بەگشتی ڕووداوەکانی دزیکردن بە هەموو جۆرە جیاوازەکانیانەوە لە دادگاکان لە ئێستادا لە چی ئاستیەکان زۆرن یان کەمن؟ سڵاو لە جەنابێت میهرەبان خان سپاس لە بۆ میوانە بۆ ڕێزەکەشت سپاس لە بۆ وتەکانی لە ڕاستیدا تاوانەکان ڕۆژگار لە دوای ڕۆژگار ڕوو لە زیادبوونن ئەوەی کە ئێستا ئەو قەرەبارغیەی کەوا لە دادگاکانی هەرێمی کوردستان شاری هەولێر و شارەکانی دیکەش هەیە دەلالەتە لەسەر ئەوەی کەوا تاوانەکان ڕوویان لە زیادبوونە تاوانش کە ڕووی لە زیادبوونە چەند هۆکارێک هەیە هۆکارەکان کەمی دابەزینی اقتصادی مجتەمەعە یان ئەوە تا زۆری ژمارەی دانیشتوانە و بەریەککەوتنی ئەو هاوڵاتی و ئەو هاونیشتمانیانەیە بێکەوە و کەمی پەروەردە و زۆر بواری دیکەش وە دەکاکەوە کەیسەکان دۆسیەکان ڕۆژگار لە دوای ڕۆژگار ڕوویان لە زیادبوونە ئەو زیادبوونەش چەند کێشەکمان لە بۆ دروست دەکات دەبتە هۆکاری ئەو قەڵەباڵغەی کەوا لە دادگاکان هەیە و تەخیربوونی داوایەکان و دەبتە هۆکاری دوور و درێژبوونەوەی کەیسەکان زۆر جار دەبتە هۆکاری ئەوەی کەوا کەیسێک ئەوەندە دوور و درێژ دەبێتەوە ئەو کەسێکەوە دادخوازە ئەو کەسێکەوە سکاڵاکارە پەشیمان دەبێتەوە لەو سکاڵایکەوە تۆماری کردووە و کاتە کە پەشیمان دەبێتەوە ئەو قەزیە دادەخرێ یان زۆر جارەگە حەقی عامی تێدا نەمینە دادەخرێت کە حەقی عامی تێدا نەما و داخرا ئەو دۆسیانە
وەکو حکومدان حسابی لە بۆ ناکرێت وەکو سابتبوونی قەزێک حسابی لە بۆ ناکرێت تاوانەکانی دزیکردن لە دادگاکان زۆرترین ئەو تاوانانی کە دزیکردن و بە پەیمانەکانی 443 و ئەوانە مامەڵیان لەگەڵاکرێت لە چی ڕوویەکەەوە مثلەن دزیەکان چی جۆرە دزیکردنیەکن کە لە ئێستاە زۆر دزی باو بن بەڵێ خۆی یاسای سزاکانی عراقی ژمارە 111 ساڵ 1969 کارا و هەموارکرا و لە هەرێمی کوردستان زۆر بە جوانی باسی ئەحکامەکانی دزی دەکات تقریبا زۆرینەی ئەو ئەحکامانی کەوا لە یاساکەدا هاتووە لە مادە 439 تا مادە 447 نزیکی هەژمادەیەک لە بۆ دزیکردن تەرخان کراوە ئەو هەژمادەیە زۆربەی بڕگە و فەقەڕەکانی لەسەر حاڵەتەکانی کوردستان جێبەجێ دەبێت بۆ نمونە دوو هاوڕێن لە شەوەکدا دەچن بەسەر ماڵێکدا دەدەن دەیانەوێت دزی لێ بکەن بۆ نمونە کەسێک لە ڕێگەیەکی خارجی کە لە شەوێکدایە و چۆڵە و هەوڵ دەدا ئەو مەفرەزەیەک بۆ کەسانی دیکەدا دەنێتەوە دوسێ کەس پێکەوە دزی لێ دەکەن یان زۆر جار ئەو دزی ئەلیکترۆنیانەی کە ئێستا کە باوە لە ڕێگەی بەکارهێنانی بزنس کارتەکەیەوە لە ڕێگەی بەکارهێنانی ماستەر کارتەکەیەوە و زانینی کۆدەکەی و پاسۆردەکەی و بەکارهێنان و دەستکەوتنی دەبتەوە کاری ئەوەی کەوا دزی لەو کەسە ئەنجامدا بۆیەشە ئەو دزیانەی کەوا لەو سەردەمی ئێستا کە دەگوزارن کەمەک جیاوازن لەو دزیانەی کە لە چەند ساڵانی ڕابردووتر هەبووە بە حکمی ئەوەی کەوا وەسیلەکانی گۆڕاوە چونکە جاران زۆر ئاسان بوو کەسێک دەچوو گوریسێکی دەکڕی چەقوێکی دەکڕی و برادەرێکی خۆشتێ دەگەیان دەچوون شەوەک بەسەر ماڵەشیاندادا و دزیان دەکرد لە ڕاستیدا وەسائلەکان ئامرازەکان لە ئێستادا گۆڕاون دەکرێت کەسێک مەیمونێک دوو لە ڕووی زەنابتان و میوانە بەڕێزەکەت سەگێک ڕابهێنێ بۆی کەوا بچێت دزی لە شوێنێک ئەنجامدا دەکرێت کەسێکی هەرزەکان ڕابهێنێ دەکرێت کەسێکی بەساڵات فریو بدا کەواتە وەسیلەکان دەگۆڕێن لە دەرئەنجامدا دزیکردنەکە دێتەکایەوە زۆر باشە بێگومان دواتر باسی هەموو جۆرە زەرفەکانی ئەنجامدانی تاوانی دزیکردنی شەکەین بەڵام ئێمە وتەی ئەو کەسی کە لە کەیسەکەمانە هەیە ئەو کوڕی کە بۆ ئەنجامدانی تاوانی دزیکردنەکەی خۆی کردووە بە کێچ لە کوڕی ساحێب ماڵەکە هوتەی ئەومان هەیە گوێبستی وتەکانی ئەوە بین دواتر گوێبستی وتەی سکاڵەکاری شەبین پێکەوە با سەرەتا بچینە لای وتەی کوڕەکە سەرەتا ئێمە پلانمان زۆر دانا بۆی بچینە ماڵە و دزیان لێ بکەین بەڵام هیچیمان بەدڵ نەبوو خۆمان ئەوە بوو ئەوە هاو بە مێشکمان کە لە ڕێگەی کوڕەکەیانەوە زانیاری لە کوڕەکەیان وەرگرم ئەوە بوو مەسنجەرێکم دانا بە ناوی کچەوانێ و ئەدەم بۆ کوڕەکەیان نرد دوای ئەوەی کە وەری گرت ماوەیەک وەکو هاوڕێ قسەمان کرد دوایی ئیلاقەم لەگەڵادانا ئێتە زانیاری تاوی ماڵەکەم وەرگرت تۆ خۆت کرد بە کچ لە کوڕەکەی ئەوە باشە عیلاقەتان هەبوو قسەتانە کرد و معلوماتی ماڵەوەتان لە کوڕەکە وەرەگرت بەڵێ معلوماتی تەواوەتی ماڵەوەم لێ وەرگرت کە دایکی کێ ڕایان باوشی کێ ڕات بۆ خۆیان کەی ماڵچۆڵەکە نۆمانە بۆم دەرکە و باشی بەیانی سەعات 6 بۆ 7 ڕاتە دەرەوانێ لە ماڵەوە باشە بۆ ئەم ماڵە چۆن هەڵبژارد نزیک بوون دراوسێ بوون چی بوون دراوسێمان بوون ئەشمانزانی وەسعیان باشە پارەیان هەیە بۆیە ئەو ماڵەمان هەڵبژارد ئیترەوە بوو چاودێریمان زۆر کردەوەمانە دوای فترێ لە چاودێریکردن شەوێکیان سەعات 2 شەو بوو چوم لەکوێ پەیام کرد کڕیم لە بازاڕە ئیترەوە بوو پەیام کرد و ڕۆشتم بۆ ئەوێ خانوەکەی وان سێقات بوو بۆیە لە ڕێگەی ماڵێکی دراوسەیانەوانێ کە چوومەسە سەربانی ئەوان و دوای هاتمەسە سەربانی ئەمان بە حەبلەکە خۆمدا هین کرد بۆ خوارەوانێت چوومە خوارەوە بە حەبلەکە و چوومە مەخزانەکەیانەوە سەعات 2 شەو بوو تقریبەن ئیتر لەوێ خۆم مات کرد و خۆم حەشارات تقریبەن هەتا سەعات 6 بەیانی 6 بەیانی گوێم لێ بوو کە باشی هەستا پیاوی ماڵەکە هەستا چووە توالێتەکان چووە ئەوێ و ئیتر من خۆم بێدەنگ کرده بوو دوای ڕۆشتەوە ژوورەوانێ بۆ سەرەوانێ نەچووی ماڵیان هیچ نەگەڕای شوێنی تر نەگەڕای ئەترسامە میست چۆنەڵی باشی لەوێ نەبێ پیاوەکە لەوێ نەبێ ئەنجا بڕۆ ئیترەوە بوو سەعات 6 کە باشی یاوە هاو من یەکسە پەشیمان بووم هەرەو کاتە پەشیمان بووموانێ بۆچی پەشیمان بوویت هەستم کرد یعنی بەتەواوەتی یعنی غەڵەت ئەم کارە من بۆچی ئەم دزیە بکەم لێرەیە تێگەیت ئیترەوە بوو ویستم بێمە دەرەوە بەس نەمێرە هەر لە مەخزەنەکەی خۆم شاردەوانێ هەتا حوتی بەیانی پیای ماڵەکە هاتە خوارەوانێ ئەویست بڕوات
ویستی بڕوا و ئیتر لەویا منی بینی کە منی بینی پەلا هاو بووم پەلاماری یامۆمانە ئیتر بە بۆکست و بە شەق و بە هەموو شتێ لێەیە منیش بەرگریم لە خۆمە کرد و لێم مایەوانێ ئەو لە پێشا لە توی ئەیە بەڵێ یەکەم جار هاو بووم ئەو توی بینی بۆت هاتیان پێشەوەی تۆ ببینێت تۆ هێرشت بوو ئەو کرد و ویست ئەو منی بینی و بۆم هاو ئیترەوە بوو منیش بەرگریم لە خۆم کرد بە دارەکارەبایەکەیان بەسەریە بەڵام و هەر نەوەستا هەر هاو هەر بەردەوام بوو ئیتر منیش شەڕم لەگەڵا کرد دوو جار کارەبام لێە جار یەکەم کارەباکەم لێە هەر ناچار بووم هەر نەکەوە هەر زیاتر لێ ئەم تادان کریمە ژێر قاچی خۆیەوە لێە ئیتر بۆ جاری دووەم کە دارەکەم لێە کارەباکەم لێە و هەستام ڕام کردە دەرەوانێ بۆیە چوومە مەغزانەکە شەوانێ مزانی کێتە ئەوێ و سیارەکەی دەرەکا لەویایە ئیتیویستم لەو کاتەیە فرسەت بێنم و پارەکە بەرم بەڵام هەر ئەو کاتە من پەشیمان بوومەوانێ کە یەکەم جار سەعات شەشی بانی کە چوومە ژوورەوانێ ئیتر ئەمی سەرچۆنە بێ ڕێگای بدۆزمەوە ڕابکەم بەڵامەوە بوو کە ئەم پیاوە هاتە خوارە و منی بینی من تەنها ئامانجمەوە بڕابکەم لە دوای ئەوە قەت هین ئامانجم پارە برنەکە نەبوو ئەو بوو هەوڵمەیە ڕابکەمەوە بوو کە پەلاماری یام و ئەمانە من جاری یەکەم کارەبام لێە بۆ جاری هەر پەلاماریان بۆ جاری دۆم کە کارەبام لێ هەر بەدەست و بۆ کەس جانتاکەی بەدەستەوە بوو پارەکەی بەدەستەوە جانتاکەی پێبوو یەکەم جار کاوە بەس دوای فڕیە هەوڵت نایە جانتاکەی لێ نانا من هەوڵمەیان ڕاکەمە دەرەوانە و بڕۆ باش ئەو کاتە بۆ ئەڵێ کە ئەو کەوت من ڕام کردە دەرەوە بۆ ئەو کاتە بۆت ئاسان بوو پێشتر پێشەوەی ئەو بێتە خوارەوە بۆت ئاسان نەبوو بڕۆی ئەترسام کە بڕۆمە دەرەوانە ببینن یان شتێک بێت نەشە ڕۆژۆشمە دەرەوە ئەو کاتە بەزەو بوو منی بینی باشە هیچ بریندارت نەکرد هیچ شوێنێکی بریندار نەبوو ئەو توی بریندار نەکرد بریناری نەکرد بەسەرا چۆنەڵی کە بۆ کسوشتە لێن تۆزێ دەمو چاوشتما ڕاست کرد لەکوێ چوویتە دەرەوە لە دەرگاکە یەکسە چوومە دەرەوە بۆ کوێ چووی چوومە دەرەوانێ ڕۆژمە کۆڵانی و دیوانێ هەر خۆت بە تەنیا بووی لەم بابەتەیە کەسی تر هاوکاری نەکردی نانا کوڕەشی تریشم لەگەڵا بوو چەند جارێ بەیەک و ویسمان هەوڵ بین بیکەینە و ئیشە بکەین و دزیە بکەین ئەو ویستی بڕوا سەرەتا بەڵام لە دەرەوانێ لە دەروی ماڵێکە چاودێریمانەکرد ڕێک ناکە و ئیتر نەمانەکە بۆ ئەم شەوا بۆ ئەو کاتە هەر خۆت بەڵێ نا ئەو شۆژە و کوڕم لەگەڵا بوو لەکوێ بوو ئەو لە دەرەوە بوو ئەو لە پێش منەوە تەنانەت لە بەردەم کامێرەکە ڕووی و بووی من دەرنەکەوم یعنی هینەکە بێتە سەر ئەو ئیتر لە دوای ئەووانێ هەتا ئەو کاتە شەر چاودێریە کردم لە دوورەوان باشە یەکسەر کە چوویتە دەرەوە وتت چوومەتە گەڕێکێکی تر باڵێ چوومە گەڕێکێکی تر شتەکانە فڕێە یەکسەر چوم بۆ بنکەی پۆلیس و خۆم ڕادستی پۆلیس کرد ئیترەوە بوو لەوێش بۆ کوڕەشم وتم وەرە با بڕۆ خۆمان ڕادستی پۆلیسکەین بەزەو ناوەتی من ژن و ماڵم ناڵەمێ و من تۆ ژن و ماڵە مناڵت نییە؟ نانا من من مالدم 2000 باشە ئیشە چییە؟ کاسبم بۆ دویست ئەم پارەیەت بۆ چی بوو بۆ تمۆحی ئەوە تەکرد کە پارەی ئەم ماڵە ببێ ئەم پارەیە ئەم مودەیە زروفم زۆر خراپ بوو چونکە سیارەیەکەم و سیارەکەم سوتا بوو جا ئەشمیز بڕۆم بۆ ئەوروپا ئەمیزم پارەیە کە بزم و پێ بڕۆم بۆ ئەوروپا بەڵامەوە بوو هەر ئەو کاتە پەشیمان بوومەوانێ جاری تریشی تری وات نەکردوە هیچ شاوانێکی تر دەنجامەداوە نەگیراوی پێش نەژیراوم و هیچ ساوانێشترم ئەنجام نەیاوە پەشیمانی زۆر پەشیمانم ناڵم هەرە و کاتە بەیانیەکەی پەشیمان بوومەوانێ وتم باشە من ئەم زەلامە ئەم کاتانەیەتە دەرەوانێ ئەچێ خەریشی کار و کەسابەتی خۆی بێ بوو من پارەی لێ بدزم بۆ من عەزێتی بم بۆ من ڕەنجی چەند ساڵی یعنی بە هەدەر بم بۆ بە پارەی خەڵک من بڕۆم بۆ شوێنان و ئارەزۆگانی خۆم جێبەجێکم هەرو کاتە زۆر پەشیمان بوومەوە زۆر لە ماوەی چەندێکە فترەی چەندێکە ئێوە تۆ پلانی ئەم کارت دانا چەندێکی پێچوو هەتا دەستت کرد بە پلان تقریبا 3-4 مانگێکی ئەو 4 مانگە پەشیمان نەبوویتەوە بیرت ناکردەوە کە من ناڵم هەنێجا پەشیمانە بووینەوانێ ها سەرەتا پەشیمانە بوومەوانێ و نەمانە کرد چەندێ لەگەڵ کوڕەکەی قسەتە کرد تقریبا وڵی مانگێک دوای ئەوەی کە پلانەکەمان دانا ئەی کە پلانەکەمان دانات مودەی مانگێمە چەند شتێکی ترمان تاقی کردەوە سەری ناگرت لە دوای ئەوانەی ئەنجاوماندانە تقریبا 3 مانگ لەگەڵ پراسم هەر نەیزانی ئێستا زانێ ئێستا ئاشکرا بووە بەڵێ ئێستا ئازانێت ئێستا لەوەتەی دانم بە تاوانەکەمانەوە ئەویش بیستێتی وەزانێ بەڵێ اینجا ئێمە بۆ هاوسەنگی دۆسیەکە و بابەتەکە و گەشتن بەڕاستی و دروستی
ئەم بابەتە قسەی ساحبی ئەو ماڵە کە ئەم کەسە ویستێتی دزیەکەیان لێ بکات و دزیەکەی ئەنجام نەداوە قسەی ئەویشمان وەرگرتووە قسەمان لەگەڵا کردەوە با پێکەوە لە زاری خۆیەوە گوێبیستی قسەکانی بین. بەڵێ من هەروەک هەموو ڕۆژێک تەعاشەشی بەیانی هەستام خۆم ئامادە بکەم بۆ ئەوەی بچم بۆ سەر کارەکەم. دوای ئەوەی کە چوون بەلای دەشۆرەکەم جۆم لە دەنگێک بوو لە گەراجەکە لە مەخزانەکە با بڵین ئێتر جۆم پێ نیا پێم وابوو کە پشی لێ خۆی کێشاوە بە سیارەکەیە بۆیە ئاسایی چوومەوە سەرەوان و دەست و دەم و چاوم شۆرم و خۆم ئامادە بکەم دوای کە نانم خوارد نزیکی ساعت کاری تۆ چییە ئیشت چییە؟ بەڵێ من نووسینگەی ئاڵوگۆڕی دراوم هەیە. هەموو ڕۆژێک چەندە چی بۆ دەوام و چەندیتەوە؟ بەڵێ هەموو ڕۆژە من عادەتەن حەوت بۆ حەوت و نیو دەرەچم ئەو ڕۆژە چوومە خوارەوانە و چوون بۆ لای سیارەکەم ئەو کاتێک کە دەرگاکەم کردوانێ کەسێک لە دو کێشای بەسەرما بەداری کارەبایی. باشە سیارەکەت لەکوێ دانابوو لە دەرەوەیان لە گەراجە لە ژوورەوە لەکوێ بوو؟ بەڵێ من ئاتن سیارە لە ژوورەوە دانێم لە گەراجەکە دامنام. باشە بۆی لەو کاتەیە کە دارێکی کێشا بەسەرما دارەکە کارەبایی بوو ئیتر زۆر ئازیەتیان بەڵام بەرگریم لە خۆم کرد و گەڕامەوە بووی و هەچۆنە کەوتە ژێرم بە بۆگزوو لە خەتێک کەوتم بوو ئەوەی بەرگری لە خۆم کەم چونکە هەر بەدەست تۆ لێتەیە؟ هەر بەدەست و بەڵە چکا دەستێکم جانتاگەم پێ بوو. باشە جانتاکەی چی؟ جانتای چیت پێ بوو؟ جانتاگەم پێ بوو کە 150,000 دلارم تیا هەڵگرتە بوو عادەتەن ڕۆژانەی بم بۆ سەر کارەکەم بۆ ئەوی بتوانم ئیشی خۆمی پێ بکەم ڕۆژانە. دوای ئەوە کەوتینە لەیان لە یەکتری ئەنی ئەو هەڵهۆڵیا ڕابکە بەڵام من نەمەیە چونکە ئەو لە ماڵەکەیم نابوو کە زانیشی من مسەیتەرترم لە پێشا ئەو کە تۆ ویستت بچیتە سیارەکەەوە ئەو هێرشی بۆ تۆ هێنایان تۆ لەوتدا من تەسەورم نەگرت کەسێک هەبێت لە مەخزنەکەی بەڵام پێشتر جۆم لە دەنگێکەوە بوو وەکوتم ئەکرێ پشیلە بوو بێ بەڵام ئەو کاتی کە تاریک بوو کارەبان نەبوو یان مەخزنەکە تاریک بوو تاریک نییە گڵۆپێکی تایە زۆر بە قۆت نییە گڵۆپێکی کزە باشە بەڵام بەشی ئەوە ڕووناکە ینی ڕۆژی 6 بەس نەبینی ئەو کەسە تۆ من ئەو کەسم نەبینی ڕاستەکەی بەڵام ئەو کاتی کە کێشای بەسەرما کتوپڕ ئاوڕم داوانێ و باش و بەرگریم لە خۆم کردم هێز ئەو زاڵ بێ هەرچەند ئەویش نییەویست ینی کارێکی خراپ بکە خوا نەخواستە بم کوژە هەوڵی ئەیان ڕابکە بۆیە منیش کە ڕووداوە هاو بەسەرما خێرا پەلامارم ماو لێم ماو بەرگریم لە خۆم کرد چونکە شتێکی وا لە ماڵەکە تا ڕووبە عادەتەن هەتا هاتوانی ئەم جانتایە چی هەر بەدەستەوە بوو بە یەک دەست لێتەیە نە ئەم جانتایە وەکو ویستم ئەوە بڵێم کە بەدەستێ بەرگریم لە خۆم کرد جانتاکەشم زوو فڕێە پشتی مەخزنەکەەوە پشتی سیارەکەم بۆ ئەوەی کە دەستی پێی نەگات و بگات چونکە ئەویان بۆ من قورستر ئەوە بۆیە ئەتا توانیم لێممە بەڵام ئەو داری کارەبایەکەی چەند جارێ بەکار هێنا زۆر عزیەتیان و بەهێزی هەر خۆت نەتەتوانی هاوار بکەی مەسەلەن کوڕوتت کوڕ کچێکم هەیە و خێزانەکەت بێنە خوارەوە هاوکاریت بکەنیان شتێک دەنگت نەئەگەشت چی بوو بڵێ من تۆزە کۆنتترۆلی وەسەکەم کردبوو دوای ئەوە خۆتە زانی عادەتەن کە حاڵەتێکی وا بەسەرایەت ئەچی سکاڵات ومارەکەی کە من چون سکاڵات ومارکەم ئەو کەسانە پێش من چوو بوون دانیان بەتاوانەکەیان نابوو کاتێکە منیش شوم لە کەسێکی وا هەیە و پۆلیس ئاگاداری کردم کە ئەم کەسە تاوانەکەی کرد و دانی بە تاوانەکەیان ناوە ئیتر بە دوواداچوونم نەکرد زیاتر چون کام زانی کە ئەو کەسە خۆیەتی باشە تۆ ئەمەت زانیوە کە ئەم کەسێک کە هاتووەتە سەر ماڵەکەی تۆ لە ڕێگەی کوڕەکەی خۆتەوە معلوماتی تەواوەتی کاتی چوون و گەڕانەوە و شێوازی مثلەن چەند خانۆکەتان لەکوێوەی تەژورۆ لەکوێوە چیتە دەرەوە ئەم شتانی لە کوڕەکەی خۆت وەرگرتووە قسەی لەگەڵا کردووە بە مەسنجەر ڕاستەکەی ئەمە سەرەتا من نەمەزانی بەڵام دوای ڕووداوەکە کۆمەڵە کە دانیان پیانە طبعا ئەم شتانەشە بیستی کوڕەکەی خۆشم باسی ئەوەی کرد کوڕەکەت موالیدی چەنە کوڕەکەم موالیدی 7 ساڵە 7 ساڵە خۆت تەمەنە چەنە من خۆم موالید 1973 ئەها هیچ دواتری هەڵوێستێک کرد لەگەڵ کوڕەکەیان نەبوو ناوەکو ئێوە ژاگادارن بابەتەکە لەگەڵ کوڕەکەمە ئەم دزە قسەی کردو چەند ڕۆژێک پێش ئەوە نەک چەند ڕۆژێک ماوەیەک پێشەوە لەگەڵ کوڕەکەم لە ڕێگەی فەیسبووکەوە کە بە ناوی کچەوە خۆی ناساندووە هەوڵی داوە کە زانیاری تەواو لەسەر ماڵی ئێمە وەرگێت لەسەر ئەوەی کە من چۆنە چم بۆ سەری شەکەم ساعات چەندە ڕۆمکەیە گەڕێمەوە ینی تەنانەت هەوڵی ئەوەی داوە کە بزانێ مۆلیدەکەمان لەکوێوە هەڵەدرێتەوە و
چۆن ئەکوژێتەوە ئەها زانیاری لەسەر ئەوەش پیا کردووە بۆی تۆ بەتەواوی جاری تر کەس نهاتۆتە سەرماڵت دزی لێ نەکراوە نەخێرە ئەمە یەکەم جارە باشە ئەم کەساڵێ دراوسین ئێمە تۆ پێشتر سوتفەیە ئەمت کردووە بینی و تە یەکتریتان ناسیوە من بە حکمیەوەی کە زۆر مەشغوڵی کارەکەم بەیانیان زوو ئەڕۆم ینی زۆر دەرفەتیەوەم نەبووە تێکەڵای دروستکەم لەگەڵ دراوسەکانمانە یەک دوانێکیان ناسم بەڵام ئەم کەسم نەناسیوە و نەشم بینیوە ئەو کاتەش دەموچاوەکەیت نەبینی کە شەڕەکەتانە کرد ئەوڵێ ماسکم کردەوە نەتوانی هەوڵت نە ئایا ماسکەکەی لا بەیان بیناسیتەوە نەخێر چووکم دەستێکم جانتانگەم پێ بوو بە دەستێ شەڕمە کرد ینی هەرم نەمتوانی تا بتوانم بەرگری لە خۆم بکەم شتێکی خراپ نەکە بۆیە نەم دەموچایم نبینی و نایناسمەوانێ باشە ئەم کەسا هەر بەتەنیا بووە یان کەسێکی تری لەگەڵا بووە لەو کاتی کە هاتۆتە سەرماڵی تۆ هەر لە ژووریشەوە هەر ئەڵێ هەر خۆم بوو وایە بەڵێ ئەم لە ژوورەوە هەر خۆی بوو بەڵام کەسێک کە دواتر دەرکەوت کە لە دەرەوە چاودێری کردووە و ئەم کەسە دوای ئەوەی کە چووە خۆی ڕادست کردو دانی بە تاوانەکەیاناوە بەڵام وەکو زیانی بە من نەگەیانەوە نەشم بینیوە بەڵام لە زمانی ئەو کەسێکە دزیەکەی کردو هاو ویستی دزیەکە بکا و پەلاماری منی ئەو ناوی هێنا بەڵام ئەو کە من نەمبینی بێ و زیانی بە من نەبوو بێ و ینی لە ڕووداوەکەی ئەوم نەبینی بێ سکاڵام لەسەر ئەو نییە بەڵام سکاڵام لەسەر ئەم کەسە هەیە کە هەڵی کوتاوەتە سەر ماڵی من و ویستێتی دزیەکە بکات زۆر باشە لە کامێرایی چاودێریەوە کامێرات هەبوو ماڵەکەت کامێرای لەسەر بوو بەڵێ بێگومان ماڵی ئەمە کامێرای لەسەرەوە دراوسەکانیشمان دەرچوون دەرکەوتون بە وازەحیش بەڵام لەو کاتەیە کەسێک بەردەم یەکرێ دیارە ئەوە هاوکارەکەیەتی بەڵام دواتر پۆلیس کە زانیوێتی خۆی دانی بە تاوانەکانە بە دوواداچوونی نەکردووە چونکە کاتێک تۆ بە دوواداچوونەکەی کە کەسەکە بەرگری لە خۆی بکات دان بە تاوانەکانە بەڵام دەرکەوتون و شتەکە بە گشتی وازەحە مامۆستا هەڵاڵە پێکەوە گوێویستی هەردوولایەنی دۆسیەکە بووین کە باسییان لە کات و شێوازی ئەنجامدانی تاوانەکە کرد چیتی بینیەکت لەسەر ئەم تاوانە هەیە یان چی هەڵسەنگاندنێک بۆ ئەم کارەکەیت تەمەن بەداخەوە کە گەنجی ئێمە فریان نەکەوتین باسی پاڵنەرەکان بکەین بۆ دزیکردن شێکێکی لەوانە پاڵنەری ئابوووریە و بێئیشی گەنجانە و بەرزبوونەوەی باج و ڕسومات و بەرزبوونەوەی نرخی کاڵاکانە کە ئێستا لە هەرێمە ئەتوانم بەڵام ئەمەیەکێک لە کێشەکان و قەیرانەکان کە هەیە بۆیە لەم کەیسا کە ئەوم بینی کە ئەم کوڕە ئەم کارەی کردو بۆ ئیکەوا بچێت وڵات بەجێ بێڵە بچێت بۆ دەرەوە ینی ئیشەکەی ئەو بوو هەر خۆشی دووجار ئەڵە پەشیمان بوومەوە لە ئیشەکەم زانیم کە کارێکی هەڵام کردووە ئەمە ئەو بڵم کە ئەم بابەتانە کە کاتێک کە ئەمە ڕوو ئەدات سیرەکەی پەروەردە چەند کاریگەری هەیە ئاگابوون لە مناڵ چەند گرنگە ینی مناڵی ئێستا ئەبێت دایک و باوک ئاگای لێبێت کاتێ ئەبینی مناڵەکەت بە تەنەهایە بزانە لەگەڵ کێ قسەکە بزانە لەگەڵ کێ مامەڵەکە بۆ یەکێ لەو هۆکارانە ئەوەیە کە تۆ کە کاتێ خێزان تۆکمە بوو دوورەکەوێت تۆ ئەم مناڵە لەم کارە دوای ئەچێتە قوتابخانە بزانە هاوڕێکەی کێیە لەگەڵ کی هاوڕێیەتیەکە هاوڕێ چەند گرنگە ینی هاوڕێی باش ئینسان بەرەو باشە بە هاوڕێ خراپ ئینسان بەرەو خراپە ئەبا و هەمووشمان نمونمان زۆر لەلایەکە هاوڕێ چیەکات هەر دیراسی تازە دەرچووە توێژینێکی دەرونی کراوە کە ئینسان هەموو ئینسانێک لە 140 دایک و باوک و خوشک و براو کە سوکارەکانی نزیکەکانی لە 140 کاریگەریان هەیە لەسەر ڕفتارەکانی لە 160 هاوڕێکەی هەیەی کە کاتێ هاوڕێ لەسەر بەم جۆرە بوو کوڕەکەی تۆش کچەکەی تۆش ئەچێتە هەمان سەر هەمان خوو ئەمە بۆ ئەو کەسی کە کارەکەی ئەنجامداوە بۆ ئەوشی کە لە ماڵۆیە ئێستا میدیا سوۆسیال میدیا وای کردووە کە گرفتەکان لەوێەوە جارێک کە ئەڕۆنە دەرەوە ینی جاران ئێمە ئەگەر لە زەمەنی ئێمە هەوڵ ئەدرا مناڵ نەچێتە دەرەوە بۆی شتی ناشرین وەرنەگرێ بێت لە ماڵەوە بێ ئێستا ئێمە هەوڵ دەدەین مناڵەکانمان بچن لە دەرەوە سەرقاڵ بن لەگەڵ برادەرەکانیانە و هینیان هەبێ چالاکیان هەبێ مەسەلەن یاری بکەن بەیەکۆ بووی ئەوە مەشغوڵی مۆبایلەکانیان نەبن کاتێک تاک ئەبنەوە کە تاک بووی لەگەڵ مۆبایلەکە ئەکەوتە هەڵەوە بەتایبەتی لە تەمەنی مڕاهقی و لە تەمەنی گەنجێتیان نازانێت چۆن مامەڵی لەگەڵکە کوڕێکە ئەم حەزێکی سروشتیەتی هەیە کە حەزی لە جنسی بەرانبەر بێ کچێکە بە هەمان شێوە کاتێک کەسێ بەم شێوە نازانێت خۆەوە نەخشەی بۆ کێشاوە کە ئەمە کوڕێکە و
چونکە لە پشت ئەم مۆبایلە تۆ نازانیت چ دنیایەکی ئەم فەزا کەواتە چۆن گەنجەکان مناڵەکانیان گەنجەکانی ئێمە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە چۆن مامەڵە بکەن بە تایبەت لەگەڵ ئەو ئەکاونتانی کە نایەناسن مثلەن دڵنیانین ئەمە تۆ 100% لەگەڵ کەسێکای کە پێشتر نەتناسیوە تەنها لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە قسەت لەگەڵی کردووە. میهرەبان خان من ڕەم وایە کە ئەبێ ئەمە ینی ئەم بابەت بکەینە بابەتێکی نیشتیمانی ئیشی لەسەرکەین بابەتی بەکارهێنانی مۆبایل چۆن ئێستا لە قوتابخانەکانە کۆمپیوتەر دەرزی کۆمپیوتەر هەیە بۆی بتوانی کۆمپیوتەرەکە و لە هاک و لە چی و لە چی بپارێزی بەرنامەکانی تایە ئەبێ لەمە دوای ئێمە شێوازی بەکارهێنانی مۆبایل لەلایەن قوتابیانەوە ئیسەیتر هەموو مناڵێک پێەتی تۆ ئەگەر ئەم حەڤە ساڵە هی وایە لەوچێ کەمتر بێ بکوێتە غەڵەتەوە ینی ئەمە کەیسەیە کەوتۆتە غەڵەتی ترەوە لەو تەمەنە کەمتر بووە ینی شتی ئەسڵان ڕۆشتۆتە لەوچێت ئێوە لەوچێ ئێمە لە ڕووی تەلەفۆنەوە پەیوەندیمان پێکەن ڕسمی ئاڵشوێنی ئاڵتونی دایکی بۆ گرتۆ بۆی نردووە دوتی ئاڵتونەکانی دایکم لەویە ئەوە نە متەبادل ئەبن بۆ خۆشەویستی و مەحیبەت بۆ یەکتر نایزانێکێ هێشتر کامێری نەکردو ئەم کەسە ببینێ بزانە ئەمە ژنەیە پیاوە یا ئەسڵەکەی چۆنە لەبرەوە بێ ئەمە نەکرد لە تاوانی دزیکردنە ئەم بکرێتە ڕێنمایەکی گشتی لە منهەجی خوێندنە هەر لە ڕەوزەوە بخوێنرێ هەتا چۆن مامەڵە لەگەڵ مۆبایلەکانمانە ئەکەین چکە ئیتر دوجار ئەمە بۆتە ئەمری واقع ناکری بڵێ وەڵام من بۆ مناڵەکەمی ناکڕم یا مناڵی من پێی نییە یا مناڵی من پارێزراوە ئیلا ئەبێ من منهەجێکمان هەبێ بۆ پارێزگاریکردنی مناڵەکانمان گەنجەکانمان چکە قسەیەکم هەیە لەسەر ئازادی زۆر جار ئەوترێ مەسەلەن ناکرێت لە مناڵەکە زۆر بپرسیتەوە ئازادی شخصیە ئیمێڵەکەی بکاتەوە مەسەلەن فەیسبوکەکەی پاسوەردەکەی لابێت چۆن لەگەڵ کی قسە کاشتەکانی ببینی جارجار هەنی متابعەیەکی بکەی ئەم متابعە زۆر زەڕورە بۆی مناڵەکە و پارێزراوە بێ کەواتە ئەبێ تۆ ئاگات لە مناڵەکەی خۆت بێ ئەویش بەچی بەوەی کەوا ناکرێ باسی ئازادی بێتە پێش بڵێ ئازادی مناڵەکەم پێشێلەکە لەبەر خاتری ئەوەی کە ئازادی پێشێلەکەی مناڵەکە لە دەست ئەچێت ئەنی کاتێ دایک و باوکم باب نمونەیەک بینینەوە مناڵەکەم ئەبی سێ مناڵ بە یەکۆن یەکیان کوڕەکەمە یەکشان برازامە یەکشان هاوڕێکەیانە کە ئەبینم هەرسێکیان خەریکی جگەرە خواردنن کی ئازارم پێگەنێ کوڕەکەی خۆم ئازارم پێگا کە خەریکە جگەرە خۆیان مەسەلەن خەریکە مەسەلەن کارێکی خراپەکە ئەوەی کە ئازاری من ئەدا کوڕەکەی خۆمە کەواتە بێ پێش ئەوەی ئەو ئازارە ببینم من ئاگام لە کوڕەکەی خۆم بێ ئەنجا لەگەڵ ئەوانی تریانی ئەوانی کە بە دەرەجە بە ڕێژە ئەکری ئازارت بدا بەس ئەوەی خۆت جەرگی تۆیە بێ ئاگات لێ بێ لەبەرەوە بۆ هەردوو یعنی بۆ هەردوو لایەنەکە هەم ئەوەی کە چۆن میدیا بەکارەهێنێ و هەم ئەو گەنجی کەوا بۆچی ئەم هۆکارە ئەگرێتە بەر مەسەلەن بۆچی کەوتۆتە ئەمە ئیکە لە هۆکارەکان ئەوەی هەژارێ یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە لایەنی ئەمنیەتمان هەتا ئێستا ئەتوانم بڵێم خەڵکی ئەمین نییە لە ژیانی خۆی نا لە ئەوەی کەوا ئەکوژرێت و لە جەنگانە لە ئەوەی کەوا ژیانی لە بەردەما وازەح نییە گەنجە بێ ئیشە نازانێت چی بکە ئەڵێ بچمە دەڕۆی وڵات لەوێ ڕزگارمە بێ لەوەچم ئیشێکی هەرچۆنێک بە ئیشەکەی هەرچی ئیشێک بە ئیکەم و ژیانم سۆگەرەکەم تا ڕادەیەکو ژیانێکیش لەوێ بەهۆی ئەوەی کە زەمانێکیان پێ ئەدرێ ژیانێکیان بۆ دابین ئەکرێ تا ڕادەیەک ئەتوانێ ژیانی خۆی بەسەر بەرێ لەبەر ئەوە مۆستا هەڵاڵە پێتان وایە نەبوونی یان بێ ئیشی و خراپی دۆخی دارایی ئەمەوە ئاکات مثلەن کەسێک پەنا ببات بۆ کاری بۆ ئەنجامدانی تاوانیان کاری دزیکردن ئەکری ئەمە یەکێک بێ لە هۆکارەکان هەموو هۆکارەکانی من پێشتر ئاماژەم پێکرد هۆکاری باسی خێزانم کرد لە خێزان و ئاماژەم پێکرد ئێمە ئەتوان بڵین باسی قوتابخانەشمان هەیە پەروەردەی مامەسامان هەیە دوایی هاوڕێمان هەیە دوایی ئێتە سەر مەجالەکانی تر لە بواری ئابووریە لەبەر ئەوەی کە ئێستا بازار جێگیر نییە مەسەلەن دروستبوونی چینایەت و طبقات ئێستا خەڵکی ئەبینی زۆر هایلا بڕفیقەکەی مناڵ لە قوتابخانە بەیەکۆن هەموو فرسەیەک یا هەموو دوای دەرزێ مناڵەکەی ڕەفیقی ئەچێ ئەوە نەشتە هێنێت ئەمیش پێی نییە لە فێک بکڕێ لەبەرەوە ئەمە وا ئەکە ئەم چینایەتیە بۆی بۆ چارەسەرەکان تەبەن چارەسەر ڕێگی چارەسەرما زۆرە یەکێک لەوانە ئەوەیە کە مادەم ئەم چینایەتە دروست بوو ئەوش هەوڵەدا خۆی هەرچۆنێک بێن نێشگەێنتە ئاستی ئەو شتێک حەزێکی بوو یعنی حەزێکی بۆ شتانەی ئەو هەیە ئەمەش کە لە مناڵیە دروست بوو ئەگەر چارەسەر نەکرا ئەمە چارەسەریان بابەتە شکی شێر و سەرەکی لەسەر خێزانە دواتر باسیەکەین کە لەم دۆخەیە مناڵ هەست بەوە بکات کە ناتوانێت بچێتە ئاستی هاوڕێکانی یان گەنج بە هەمان شێوە خێزان چۆن مامەڵە بکات بۆەوەی کە ناتوانانی تۆ بە ڕێگایەکی ناشەرعی بگەی بەو ئاستا و مەرج نییە ئەوەی کە لە ڕووی مادیەوە لە ئاستێکی باڵاتر لە تۆ بێەوە کەسێکی باش بێت تۆ هەڵ بدەیت بۆ ئەو ئاستا بێگومان دواتر بە درێژی باسیەواکەین کە
کاک تیارپێکەوە گوێبیستی هەردوو لایانی دۆسیەکە بووین ئەم کەسە هەوڵیاوە تاوانی دزیکردن ئەنجام بدات بەڵام تاوانەکەی بۆ نەکراوە هەموو ڕێوشێنێک و ڕێگایەکی گرتووەتە بەر لە کۆتایە نەیتوانیوە تاوانەکە ئەنجام بدات ئەمە لە یاسایە چۆن و بەچی مادەیەک مامەڵەی لەگەڵا کرێت میهرەبان خان سەبارەت بەو دۆسەی کە ئەمە گوێبیستی بووین لە ڕاستیدا دەبێت ئەمە چەند خاڵێک ڕوون بکەینەوە خاڵی یەکەم قۆناغەکانی ئەنجامدانی تاوان چین ئەنی لە تاوانی دزیش لە زمنی ئەو تاوانانە قۆناغەکانی چین قۆناغی یەکەمیان بیرکردنەوەیە کەسێک بیر دەکاتەوە کەوا تاوانێک ئەنجام بدا قۆناغی دۆمیان کڕینی ئەو پێداویستی و ئەو وەسائلانەیەکەوە بۆ ئەنجامدانی تاوانەکەی پێویستە بۆ نمونە لەو دزیەکەوە باسی کرد چووە دارێکی کڕیوە چووە چەقویەکی پێبووە چووە حەبلێکی کڕیوە و خۆی ئامادە کردو ئەو ئامادە سازیە هیچ کاتێک ناچێتە چوارچێوەی تاوان ئەگەر لە ئەسنای ئەوەی کەوا خۆی حاضر دەکرد لە ئەسنای ئەوەی کەوا ئامادە سازی دەکرد و پلانی بۆ تاوانەکەی دادەنا ئەگەر پەشیمان بوو باوە بە هیچ شێوەک هیچ زۆرە سزایەکی یاسایی لەسەر جێبەجێ نەدەبوو کە ئەنەما تاوانەکی ئەنجام نەداوە چونکە هەر کاتێک ئەمە وەکو یاسایی لەگەڵ واقع قسە دەکەین ئەمە نازانین بیرکردنەوەی کابرا چۆن بووە کەسێک لە بازار چەقوێک دەکڕی ئایا مەبەستی ئەوەیە کەسێکی پێ بکوژێ یان مەبەستی ئەوەیە کە خواردنی ئێوارەی پێ ئامادە بکە کەسێک کە قادرمەیەک دەکرێمە نازانین کاروباری خۆی پێ جێبەجێ دەکا یان دەچێت دزی پێ دەکا بۆی ئەمە لەو قۆناغا هیچ زۆرە سزایەک نادرێت قۆناغی دوای ئەو بابەتەمان هەیە کە پێی دەکترێت مەرحەلەی بەدە بیتەنفیس مەرحەلەی بەدە بیتەنفیس بریتێ لەو مەرحەلەی کەوا کەسێک دەچێتە ناو چوارچەوەی تاوانەکە یعنی داخلی ناو جەریمەکە دەبێت بۆ نمونە کەسێک لە بەردەم ماڵێکدا دەنیشێ چاوەڕە دەکا نەفەری ئەو ماڵە کەسی ئەو ماڵە بچێتە دەرەوە لە ماڵەکە ئەو بچێ لە ئەسنای ئەوەی کەوا ئەوان چوونە دەرێو ئەو بەرەو ماڵەکە چوو ئەوە مەرحەلەی بەدە بیتەنفیس دەست پێ دەکا کەواتە ئێستا لەو مەرحەلە بەدواوە ئەگەر هاتوو تاوانەکەی هێناکایەوە واتە ئەنجام و ئامانجی ئەنجامدانی تاوانەکەی هێناکایەوە کەسێک مەبەستی بچێت دەفتەرێک دۆلار بدزێ فعلەن دەفتەر دۆلارەکەی دزی ئەوە تەواو لەسەر تاوانی دزی ئەو ئەحکامانێکەوە لە بۆ تاوانی دزی دانراون و ئەو مادانێکەوە لەسەری جێبەجێ دەبن لەسەری جێبەجێ دەبێت وەکو تاوانی تەواو وەکو جەریمەی تامە بەڵام ئەگەر هاتوو مەرحەلەی بەدە بیتەنفیس دەستی پێکرد بەڵام نەیتوانی کەوە ئامانجەکەی خۆی بەدەست بێنێ یعنی لەو بینەیدا بوو بیری کردەوە هیچ ئەوە گوتمان تاوان نییە مەرحەلەی بەدە بیتەنفیس دەستی پێکرد و نەشی توانی ئامانجەکەی خۆی بەدی بێنێ بە هۆکارێک لە دەرەوەی ویستی خۆی بۆ نمونە سەحەب ماڵەکەی بەخەبەرات بۆ نمونە دەمانچەکەی تەقاند و چروکی دەکرد نەیدەتەقاند گولەکەی هاویشت و بە تەنیشتی کەوت بەوی نەکەوت یان لە دزیەکە چوو قاسەکەی کردەوە بەڵام دزیەکە پارەکە لە ناو قاسەکە نەمابوو یان ئەو پارەیە پێشوی کەسێکی دیکە دزی بووی یان دەچێت کەسێک بکوژێ فعلەن کەسەکە پێشەوەی ئەو بیکوژێ کەسەکە خۆی مردووە لەو حاڵەتانە کولی یعنی کاتێکەوە دەرئەنجام نایەتەکایەوە لە هۆکارێک لە دەروی ویستی ئەوە پێی دەکوترێت شروع لە تاوان شروع لە تاوان ئەگەر بۆ بینەرانی بەڕێزی ئاسان کەم ئەگەر بە یاسایی قسە بکەین و باسی مادە قانونیەکان بکەینەوە بابەتێکی دیکەیە بەڵام ئەگەر بۆ بینەرانی بەڕێز ئاسانی کەم نیوەی سزای ئەو تاوانە دەدرێتەوە تاوانی تەواوە یعنی ئەگەر دزیکردنێک لە شەوێکدا بە سیلاح تاوانەکە سزاکەی 10 ساڵ بێ ئەگەر هاتوو نی ئەو پارە بزێ و نەگەیشتە ئامانجەکەی خۆی سزاکەی بۆ ئەوی بۆ ببینەرانی بەڕێز ئاسان بێ سزاکەی نیوقات دەبێت یعنی دەبێتە نیوە طبعا لە ڕووی یاساییەوە هەندێک ڕێکارمان هەیە ئەگەر جینایەت بێ دەبێتە جونحە و ئەگەر سزاکە لە 15 ساڵ زیاتر بێ دەبێتە لە 10 ساڵ کەمتر بێ و هەندێک ڕێکارمان هەیە بەڵام بۆ ئەوی کە بۆ بینەران ئاسان بێ بەو شێوازەیە خاڵەکی دیکە پێم خۆشە لەسەر قەزیەکە ڕوونی بکەمەوە ئەویش بابەتی بەشداریکردنە لە تاوان مساهمەی جینایی مساهمەی جینایی واتە کاتێک کەوا تاوانێک ئەنجام دەدرێت زیاتر لە کەسێک ئەو تاوانە ئەنجام دەدا کەسێکمان هەیە پێی دەکترێت فاعیل ئەو کەسێکەوە فعلەن دەچێت ئیشەکە دەکا کەسێکی دیکەمان هەیە پێی دەکترێت شەریک سێ حاڵەتمان بەدەر نییە یان ئەوتە هانی داوە ئەستا بۆ ئەمن جەنابەت هان دەدەم دوور لە جەنابەت بۆی بچی کارێکی مەسەلەن دزیکردن ئەنجام بدەی هاندانی من و ئەو هاندانی من بۆ هۆکاریەوەی کەوا تۆ بچی ئەو دزیە بکەی ئەلەو حاڵەتەدا من و تۆ هەمان شێوەین و هاوبەشین لە سزای ئەو تاوانە یعنی هیچ فەرق نییە لە بینی شەریک و لە بینی فاعل خاڵی یەکەم هاندانە خاڵی دووهام یارمەتیدان بۆ نمونە کەسێک دەچێت بۆ دزی کەسێککە قادرمەی بۆ دادەنێ و گروسی بۆ دێنێ و چەخۆی دەداتە دەستی و کلیلی کۆپیکرای دەداتێ و یاخود خزمەتکاری ماڵێکە دەرکەی ماڵەکەی بۆ دەکاتەوە یاخود لە دوکانێک کار دەکا دەچێت قاسەی دوکانەکەی پێشان دەدا و کلیلەکانی دەداتە دەستێ هەموو جۆرە
ئامادەکاریەک و ئامادەسازیەک بۆ ئەوەی کەسێکی دیکە تاوانەکە ئەنجامدا و بە هۆکاری ئەو ئامادەسازیە جەنابتەوەی کەسەش کە تاوانەکەی ئەنجامداوە هەموو سزاتان وەکو یەکترە. یعنی ئەو دوو کەسە سزایان هیچ جیاوازی نیە لە ڕووی یاسایی. ئەگەر کەسی یەکەم سزا درا کەسی دووەمیش سزا دەدرێت، ئەگەر ئەو یەکەم سزا نەدات ئەوی دووەم سزا نادرێت. نقطەی دیکە زۆر گرینگە لە باسکردنی ئەو کەیسەی باز بکەین لە دەرئەنجامی ئەوەی کەوا ئەو بەڕێزە ئەو کەسەی کەوا تۆمەتبارە چۆتە سەر ئەو ماڵاوە پیاوی ماڵەکە بەخەبەر هاتووە بۆتە شەڕ و دەمەقالە لە نێوانیان. لەو حاڵەتەدا مووقیفی یاسا چیە؟ ئەمە لەو حاڵەتە دەچینە سەر مادە 41 و 42 44 لە یاسای سزاکانی عێراقی. باسمان باسی دیفاعی شەرعیە. دیفاعی شەرعی بریتە لەو حاڵەتەی کەوا کەسێک دیفاع دەکا لە نەفسی خۆی یان لە ماڵی خۆی، لە نەفسی کەسانی دیکە یان لە ماڵی کەسانی دیکە، چونکە خەتەڕە کاتۆتە سەریان ئەو خەتەڕە ئەو مەترسیە بۆتە هۆکاری ئەوەی کەوا نەتوانن لایەنە پەیوەندیدارەکان ئاگدارکەنەوە و نەتوانن ئەو مەترسیە لە خۆیان دوورکەنەوە. بۆیە ئەگەر هاتوو جینایاتی سەریقە بوو، جینایاتی دزی بوو، واتە ئەو دزیە حکومەکەی جینایات بوو، دەتوانێت خاوەن ماڵەکە هەتا بگاتە کوشتن، دەتوانێت کەسەکە بشکوژێ. ئەگەر هاتوو ئەموو ئەو مەرجانەی دیکەی تێدا هات بووە کایەوە بۆ نمونە دەتوانین لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کاتەوە و هەموو ئەو ڕێگاکانی گرتە بەر بۆی ئەو مەترسیە لەسەر خۆی دوور نەخاتەوە. بڵێ زۆر باشە. دواترە گەڕێمەوە لای جەنابی شت مامۆستا هەڵاڵە باسی ئەومان کرد کە یەکێک لە پاڵنەرەکان بۆ ئەنجامدانی تاوانی دزیکردن جەنابەت باست کردوتت خراپی باریدارایی کەسەکەیە کە زۆر جار وای لێ ئەکات طموحی هەبێت. لەم سەردەمەی ئێستاە بە تایبەت ئەگەر باسی ئێستا بکەین بەگشتی خەڵک ئاستی داراییان زۆر باش نییە و خێزان چۆن مامەڵە بکات لە بارودۆخێکی ئاوهایە ئەو جیاوازیە چینایەتی کە جەنابەت باست کرد لە خوێندنگا و لە دەرەوە و لە شوێنەکانە مناڵ و گەنج هەستی پێ ئەکات دایک و باوکان چۆن گەنجەکانیان مناڵەکانیان پەروەردە بکەن کەوا لەم حاڵەتەیە پەنا بۆ ڕێگای غیر مەشروع و ناشەرعی و نایاسایی نەبن بۆ ئەوەی کە بژێوی بۆ خۆیان پیا بکەن. بڵێ تەبەنی ئاماژەمان پێکرد یەکێ لە هۆکارەکانجا ئەگەر هەژاریەکە بڵین لێرە ئاماژەی پێ بکەین طبعاً لە هەردوو لایەن ئەو چیناتی کە دروست بۆ ئەو مناڵی کە وەزعی مادی باشە ئەبێ دایک و باوکەکەی ئاراستەیەکی جوانی بکەن کە چۆن مامەڵە لەگەڵ گرفانی خۆیان ئەکات. فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەقی دراوسێ لەسەر دراوسێ چییە؟ کۆمەڵە حەقی داناویەکێک لەوانە کە میوەتکڕی بەشی دراوسەکەتی لێ بدە. ئەگەر نەتوانی بەشی دراوسەکەتی لێ بدەی بەدنهێنی بهێنە ماڵە با دراوسەکە نەیبینێ حەزی نەچێتە سەر. کەواتە کە کاتێ تۆ شتێکت هەیە لە ماڵەکەی خۆتا ئەوەندە دەریبخە کە دراوسەکەشت هەیبێ. مە لە عورفی کردواری خۆمانە شتێکی زۆر جوان هەیە خەڵک زۆر حسابی بۆکە. من بیرمە مەسەرە ئێمە مناڵ بووین باوکم گۆشتینە ئەبرژاند. ئەیوو دراوسەکانمان فەقیرن کاتێک گۆشتی ئەبرژان کە ئەوانی کەش بیان بژاردایە لەبەری بۆنەکەیکی بەسەرێنە گوناهمانەگا. ئەم ڕێعایەتکردنە زۆر گرنگە ئەوانی کە دەسەڵاتیانێ ڕێعایەتی ئەوانە بکەن کەوا هەژارن لە دەرو دراوسەیان کەواتە بۆ قوتابێکەش و بۆ مناڵەکەیشم بە هەمان شێوە ناکرێ مناڵەکەی من بچێتە دەرەوە بۆ پەڕی مەسەلەن ئەوەی کە مامۆسا هەبوو کێشەی هەبوو ئەی مناڵی وا هەیە ئەوە شتەکڕێ لە فرۆژگای قوتابخانەکە مناڵی وای شێ پێی نییە بێت مەسازێ بکڕێ. ئەمە بێت تۆفیقی تیا بکرێ. ئەم مناڵی کە زۆری پێ نەدرێ ئەبێ قوتابخانە بۆی لێرەش ڕۆڵی قوتابخانەیەتە پێشەوە مامۆسایان ئەبێ دایک و باوک کوب بکەنەوە یەکێ لەو ئاراستانەیە لەو توجیهانی پیان ئەدەن پیان بڵێن ڕۆژی ئەوەندە بە مناڵەکانتان بدەن بۆ خەرجی کێتە ئێرە دوایی لە ماڵی خۆچی بۆ ئەوکەی ئەو شتێکی تر بەس کێت بۆ ئێرە لەو زیاتری پێمەدە بۆی مناڵەکەی تریش دڵی لە خۆی دانەمێنێت تووشی ئەوە نەبێتەوە بێتە مێشکێەوەکەوە دەست بەرێ بۆ گرفانی ڕەفیقەکەی یا شتێکی کەسێکی کە هەڵبگرێ. لە ماڵە هەژارەکەش ئەو ماڵی کە هەژارە کاتێ دایک و باوک دانیشتن لەگەڵ مناڵەکانە قەنەعەتیان بە مناڵە کرد. ینی ئێمە لە ماڵێکی هەژار بووین ینی هەمیشە ئەیانود ئەمەی خۆمان لە هیچی خەڵک باشترە پارەی ئێمە حەڵاڵە کەما دەم پارە حەڵاڵەکەواتە بەرەکەتی هەیە مەرجنیە هەموو ئەوانەی وەکو جەنابەت پێشتر ئاماژەت پێکرد وەزعی مادی باشە و گرفانی پڕەدڵی خۆش بێ و بەختەوەر بێ جاروە لەوتی ئەو شتێک کە تۆ پێدە زۆر سادەیە زۆر جارمە سەل مناڵ ماڵ هەبوو مناڵەکەی نەیتوانێت پاری باتێ ڕۆژانە نانێکی بۆ کردوتە ناو جانتاکەی دوو قاش خەیار و تەماتی بۆ تێ کردو ڕۆژەکەی بۆ بردووەتە سەر مناڵەکەی لەسەر ئیرادە و عیزەتی نەفس پەروەردە کردو بۆی ئەم پەروەردە لەلایەن دایک و باوکەوە زۆر گرنگە ئاگای لە مناڵەکەی خۆی بێ بە دوواداچوونی هەبێ شەرم نەکالەوەی کەوا فەقیرە یعنی فەقیری بە شەرم نەزانێ هەوڵی جدی بدا بۆ ئەوەی کەوا
وەزعی ژیانیشی باشکە نەکرد لەو ئاستا بمێنێت وێکە لە چارەسەرەکان ئەوەیە ئەبێ دایک و باوک ئەو پڕی هەوڵدن بۆی مناڵەکانیان کەم نەهێنن لەگەڵ لە ناو هاوڕێکانیانە بەڵکو بۆی کە کاتی ئەچێتە دەرەوە کاتێ لەگەڵ هاوڕێکانیایە بێ ئەگەر وەکو ئەوان زۆر نەبێ لە نیوەی ئەوانە بتوانێت بمێنێتەوە قوتابخانەیەکی تر لەوانە بەڕاستی ئێستا میدیا زۆر دەورە بینێ یەکێ لە هۆکارەکان بۆ ئەوەی کەوا کەسێ هەژارە دڵی بەخۆی ئەمێنێ میدیە لە میدیا چی هەموو شتێ عەرزەکرێ ئێستا چی ماڵە عەرزەکرێ لە خواردنەوە عەرزەکرێ هەتاوەکو تەلەڤیزیۆن و سەلاجە و ماڵ و ئەشیاکانی ماڵ و سیارەکەی و مۆبایلەکەی و جلوبەرگەکەی ئەمەوە ئەکا کە ئەم کەسانە تووشی ئەم گرفتە بکە لەبەر ئەوە ئەبێ ئەمانە هەمووی ڕێنمایی تەندروستی و تەواو و پەروەردەیان پێ بدرێ تا ئەوەی کەوا ئەو چینایەتی کە دروست بووە نەبێتە مای ئازار بۆ هەژارەکە. مامۆستا جەنابەت کەسێکی هەم شارەزای لە بواری شریعەتی ئیسلامی و هەم زیاتر لە ناو خەڵک و کۆمەلگای کەیس و کێشەی خەڵک بێگومان ئاگادارم یەنە لای جەنابەت لە ئێستایا و بابەتانێم تاوانەی کە ئێمە باسمان کرد لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەرەتای ئەنجامدانی تاوانەکە پلانی بۆ داڕشتۆ دەستی پێکردو ئەنجامدانی تاوان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەم جۆرە بابەتی کە ئێمە ئێستا باسیەکەین لە چی ئاستیەکان لە ناو کۆمەلگایە قەنەعەتم وایە لە ناو کۆمەلگە لە ناو گەنجەکانمانە لە ئاستێکای خەریکە ئیتر ئەوچی ئێستا هێشتر بڵین نهێنیە جارێک کەمە بەڵام لە چەند ساڵی داهاتوو ئەگەر بەری پێ نەگرین ئەگامان لی نەبێ ئیشی لەسەر نەکەین ئانی ئەمە تەوان هەر مامۆسا و قوتابخانە ناتوان بێ حکوومەت بەرنامەیە بێ بۆ ئەمە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەدە سەر ئەم بابەتە گرنە ئەتوان بڵێم تووشی زەرێکی گەورە ئەبینەوە لە لادانەکان و کێشەکانی کۆمەلگەمان لە ڕووی سوۆشال میدیا و میدیاوەکە لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و گەنجانمان تووشی چ موسیبەت و چ کێشەیەکە بن کە ئێستا ڕۆژانە ئێمە پەیوەندیمان پێوەکرێ یعنی من ڕۆژ نییە کەیس نێتە بەردەسم پرسیاری هەبێت و لە هەر لە ڕێی مۆبایلەکەی و کەوا تووشێ و کێشە بووە ینی ڕۆژ نییە کەیس یەک دوان پەیوەندی بە منۆ نەکا کە لەوەی من کەسێکی ئاسایش بوون لە چاو هەنێک کەسی کە ئەوانەی کە دەسەڵاتدارن و ئەوانی کە توانایەکی تریان هەیە لەوەچێ لە هەنێ بوارراکتوانن چارەسەرکەن من تەنها توان ڕێنمایی بدەم بە کەسەکە یا لە ڕووی شەرعی و پێ بڵم ئەمە ئاوا بکە ئاوا تەوبە بکە ئەوە ئاگاد لە خۆت بێ ئاوا مەسەلەن ئەو حسابەت هەیە دای بخە تەنها لە ڕووی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئاینی بتوانم ڕێنمایان کەم گەرنا نەتوان شتێکی ترشیان بۆ بکەم بەڵام ئەمە بەڕاستی ئەگەر سەری نەگرین ینی دەستی پێوە نەگرین ئاەتێکمان هەیە زۆر جوانە فەرمێ وەلاتی تەخافون و نوشوزەهون ڕاستم ئاەتە بۆ باسی خێزان هاتەوە بەڵام ئەگەر بە گشتەکەی سەیریکەین کاتێک بەس ترس یعنی خۆی لە وڵاتانە بەس ترسی شتێک ڕوویدا یەکسرە بێ ئامادەباشی بۆ بکرێ کە زەنگی ئاگادارکردنەوە هەو بێ ئامادەباشی بکرێ ئێمە ئێستا بەڕاستی زەنگی ئاگادارکردنەوەکەمان خەریکە لە زەنگ دەرئەچێ ئەنی خۆفەکەمان خەریکە زیادەکە بۆی ئەبێ ڕێوشوێنی تەواوی بەوگرینە بەر بۆی زیاد نەکە ئەم حاڵەتانە گەرنا گەنجەکانمان ئەبنە مای قوربانی و کە گەنج بووە مای قوربانی ئێمەش بەڕاستی ئەو ژیانە و ئەو نەتەوەی کە هەمانە وردە لە ناوچێت. مامۆستا هەڵاڵە محەممەد ئەڵماس شارەزا لە شریعەتی ئیسلامی و چالاکوان زۆر سپاس بۆ جەنابتان هەروەها دیار دڵشاد معروف پارێزەر زۆر سپاس بۆ جەنابیشتان وستاست سپاس بۆ ئێوەش.